ئازیزان هەر کەسێک پشمینی بۆ تێ ئەم تەسەڕفە زۆر غەڵەتە کە ئیکا پشمینەکەی ئەگەڕێنێتەوە یان ئەیگرێتەوە. ئەمە لە ڕووی پزیشکی و ئازیزانم زەرەرێکی زۆر لە جەستەی خۆتە دەی. ئەگەر یە پەردەی گوێت بتەقێ زیانە دەی لە چاوت، ئەدەی لە لوتت، ئەدەی لە گەروت، ئەدەی لە مێشکت، قومبەلەیەکە لە ناو مێش تا ئەیگریتەوە. بۆیە مادام لە ڕووی پزیشکی و زەرەر و زیانی هەیە کەواتە لە ڕووی شەرعیشەوە هەر کەسێک لا ضەرەرە ولا ضیرار زیان با لە لاشەی خۆی گوناحبارە. ئەوێ ئەم تەسەڕفە دووبارە نەکەیتەوە. هەر کاتێ پشمی بۆ تێ بە ئاسایی بۆ خۆت بپشمێ و سنەتە شتێک یانی دەست خەیتە بانی یان دەنگ داوەزێنی خۆسەی ئەبیسرێ ئەبینرێ ئەمە مخالفەی سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. هەر کەسێکیش کە پشمی سنەتە بڵێ الحەمدولله و ئەگەر کەسێک لە دەوروبەری گوێی لێبوو سنەتە وەڵامی باتۆ پێی بڵێ یەرحەموکە الله و سنەتە کە ئەوتی یەرحەموکە الله ئەمیش پێی بڵێ یەهدیەکە الله ویوصلح بالەکم. جارە چاوی ئەمە بکەن لە کاتی پشمینە. ئەمە ئادابێکی ئیسلامی زۆر جوانە لە پێغەمبەرمانەوە صلی الله عليه وسلم وەرماگرتووە. سلام علیکم.